دوعای لێ بکەین. لە شەوێکدا کە خێر و چاکەتیدا لە هەزارمان خێرتر و گەورەترە، لێرە لە نەخۆشخانەی میهرەبانی پەڕەیەکی دیکە لە میهرەبانی هەڵدرایەوە. ئەمڕۆ 269 نازدار و دایکی ڕەنجکێش بە هەماهەنگی ڕێکخراوی ئەنوا میوانی خوانێک بوون کە بۆنی دوعا و بەرەکەتی شەوی قەدری لێدەهات. زۆر دڵخۆش بن کە خوای گەورە لە دنیایەکە شەئنێکی دانێ، ئەگەر بە پارە بتان کڕێبا پێتان نەدەکردرا، ئەگەر بە ماندیبوون خوێندنیش بایە نە پێ نەدەگەیشتن. بەڵام پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێتن ئەنا وەکافل اليتیمی کەهاتینی فی الجەنە، دەرێ ئەمن لەگەر کافلی یەتیم لێک نێزیشی نێزیک بوون و هەروە شەئنی داگیەتیمان یەک تۆزە شەئنی پێغەمبەری کەمترە. ئەو مستەوایە ئەو ئیشەیە خەڵاتەکە خوای گەورە ناداتە هەموو کەسەشی لێیەکە دەرێم خۆشبەختن ئەنگۆ کە کەفالەتی ئەیتامتان کەتە سەرشانی و ئەمەش زۆر دڵخۆشین کەوا تانیمان بیمەی تەندروستی دروست بکەین لە بە ئەو نازدارانە. دەرێم خۆشبەختن ئەوانەی کە بەشدار بن لە میهرەبانی کەوا پارەکانیان هینا و خەستەخانەی میهرەبانیمان دروست کرد. لەناو ئەم خوانە قەرەباڵغەدا چیرۆکی ئەم منداڵە نازدارەی کە پزیشکەکەی وەک فریادڕست دەبینێت سەرنجمان ڕادەکێشێت. ئەو بە خۆشەویستی و وەفاوە گەڕاوەتەوە تا بڵێت سپاس کە لای تۆ چاک بوومەوە. من یەکەم زۆر نەخۆش بووم، گوتیان خەزانەکەم وتیان کە بچینە نەخۆشخانەی میهرەبانی لای دکتۆر دلێر. زۆر بەباشی ئیسیفادە زۆریە، بەڵێ ئیسیفادە زۆریە بۆ بووم. چی پێ ئەڵەی لێرەوە؟ لێرە زۆر سپاس دەکەم، نیشانەی سەربەزیە بۆ ئەو. بەڵێ ئەمە کڕۆکی میهرەبانیە، منداڵێک کە پزیشکەکەی وەک پەناگەیەک دەبینێت، نەک تەنها بۆ دەرمان و چارەسەر، بەڵکو بۆ دوعاش. چ دەوێتت؟ دوعای لێ بکەین خوای گەورە شیفای لە بۆ ئەو نەخۆشەمان بنێریتن، لە بۆ برایەکەی نەخۆشە، هەمووتان زمانتان بە ڕۆژیە دوعای بکەین لە بۆ یەکتر. شەوی قەدر لای ئێمە بەم شێوەیە بە قەدر ڕاگیرە. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.